سڵاوتان لەبێ خۆشەویستان نایەن چۆمان خسترم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لەگەڵتانم دیداری تایبەتان پێشکەشەکەم جاری دیداری تایبەتم تایبەت کردووە بە پرسی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردووە پۆلێک لە ڕۆژنامە نووسان لە سلێمانی دەستگیر کران بۆ ئەم باسە دکتۆرە نەزاکەت حسێن وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی لە ڕۆژنامە نووسانی کوردستان ئەم باسە تاوتوێکەکەم دکتۆر بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان. دکتۆرە بپرسم لە هۆکاری ئەوەی کە لە پڕێکە لە یەک تۆقیتی دیاری کراوە لە سلێمانی کۆمەڵی ڕۆژنامەنووس دەستگیر کران چۆن ئەم کەیسانەیانی بۆ بەو شێوەیەکە تا ڕادەیەکی زۆریش دەنگیایەوە بە تایبەتی لەنێو کەناڵەکان و سوسیال میدیا ئەو کەیسانت بە لاڕیا بران یاخود حیزبێنران چۆن بوو ئێوەکو سەرۆکی لیژنەی داکۆکی چۆن چاودێری ئەو بابەتتان کرد؟ ئێمە وەکو لیژنەی داکۆکی وەکو هەموو کاتێکی تر کە ڕۆژنامە نووسان دەستگیر کراون یا ڕوبەڕووی پێشێلکاری تند بوونەتەوە بەیان نامەمان دەرکرد چونکە جۆکی پرسیار دروست بوو لە لای هاوڵاتیان لە لای ڕۆژنامە نووسان لە لای ئێمەی سندیکا بۆ ئەبێ لە یەک تۆقیتایە لە ماوەی هەفتەیەکە سێ ڕۆژنامە نووس لە یەک کاتا لە یەک ناوچار دەستگیر بکرێت سەر بە یەک حیزبیش ئەنی زۆر بەڕوونی ئاوا بڵێ دوانیان بڵێن سەر بە حیزبێک بوون و ڕۆژنامە نووسێکی تریان ئەنجامکاری ئازادیە کرد. ئێمە لەسەر زیاترە و بابەتە هینمان کرد کە ئەم شێوازە شێوازی مامەڵاکە ئێمە زۆربەی پێشێلکاریەکان شێوازی دەستگیرکردنەکان لەسەر ینی بڵێن هەڵوێستەکانمان لەسەر شێوازەکەیە شێوازە نایاسایەکەیەتی ئەگینا ڕۆژنامە نووسیش ڕاستە بە پێی یاسای ژمارە 35 هەرێمی کوردستان دەستگیرکردن بۆ ڕۆژنامە نووس ڕێگە پێنەدراوە بەڵام خۆ ڕۆژنامە نووسیش مرۆڤە هاوڵاتیە ئەکرێ لە دەرەوەی پیشەکەش یا لەناو پیشەکە ڕوبەڕووی سکاڵایەکی وا ببێتەوە کە پێویست بێ بچێتە بەردەم دادگا پێویست بێ بچێتە بەردەم دادوەر بەڵام شێوازی مامەڵەکردنەکانمان لەگەڵ ڕۆژنامە نووسە شێوازێکی یاسایی نین پێشەکاری یاسایەکرێت چۆن بە پێی یاسایی ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری کە ئەوە بناغی کارکردنی ڕۆژنامەگەریە لەم هەرێمە کاروباری ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگەری و هەمووی ڕێخستۆ بە پێی ئەو یاسایڵە دەستگیرکردنی ڕۆژنامە نووس ڕێگە پێدراونی ئەنی بەندێک نییە بۆ ئەوەی کە بڵێ ڕۆژنامە نووس ئەگەر سزادرا لەسەر ئەمە مافی دەستگیرکردن هەیە یا بێ ئەوە دەستگیر بکری ئەوە نییە بەڵام ئەڵێ ئەگەر ڕۆژنامە نووسێک لەسەر کەیسێک لە دادگا داوا کرایە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو ئەبێ سندیکا ئاگادار بکرێتەوە بۆی سندیکا ئاگادار بێ کە ئایا ئەم یاسایە بۆ ئەم فەرمانە بۆ ئەم ڕۆژنامە نووسە دەرچووە چەندێک تابقە لەگەڵ یاسای ڕۆژنامەگەریە بە پێشێلکاری کرێت بەرامبەر کاری ڕۆژنامە نووسیاننا ئەم ڕۆژنامە نووسانی کە لێرە دەستگیر کراون بە شێوازێک بووە کە یەکەم سندیکای لی ئاگادار نەکراوەتە دووهەم ڕۆژنامە نووسەکان خۆیان ینی بم واتە ئەوەی خۆیان چوون بۆ دادگا بەڵام لە دادگا دەستگیر کراوە خۆی ئەو ڕۆشنە یاسایانی کە بە تایبەتی کە پێوەستن بە یاسای کاری ڕۆژنامەوانیەوە ئەو ڕۆژنامە نووسانیانی بۆ یاسایە یاخود بۆ شێوازە ئاگادار نەکراون تۆ بۆیە بۆ ئاگادار ڕۆژنامە نووسەکان خۆش چی بکرایێت دەبوو جارە سندیکای ئاگادار تۆ پێش سندیکاژ ڕۆژنامە نووسەکە ئەگەر سکاڵات لەسەر و فەرمانی دەستگیرکردنت هەیە ئەبێت تەبلیغکری خۆمە یاسایە هەموو هاوڵاوکو هاوڵاتیەکیش ئەبێ من تەبلیغم بۆ بێت ئاگادار بکرێمەوە ئیمزام کردی بێەوە تەبلیغەکەم وەرگرتی بێ اینجا من ئەبێ ئەگەر نەچوون بەدەم ئەمەوە نەچوون بە پرسی ئەم فەرمانەوە کە بۆم دەرکراوە ئەو کاتە ئاساییەکە دەستگیر بکرێم و کۆر هاوڵاتیەکی تر بەڵام کە کاتێک ئەم فەرمانە ئەم ڕۆژنامە نووسە تەبلیغ ناکرێ بۆ کەیسێکی تر ئەچێ لەوێ کەیسێکی تری بۆ زین و ئەکرێتەوە بەڕاستی ئەمە جێگای پرسیار بوو ئەو پێشێلکاریەکی یاسایی بوو ئێمە بۆیە هاتینە سەرخەت و دوجار خەڵکان منەظەمات و ڕێکخراوی نێودەوڵەتی و یۆنامی و هەموو ئەوانەش هاتنە سەرخەت لەسەر ئەم بابەتە هەر بەگشتی چۆن دکتۆرەیانی لە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانەمە ینی هەڵسەنگانێ بکەین چۆن لی تێ بکەین بە تایبەتی لە هاتنە پێشەوەی تەکنەلۆژیا بە تایبەتی ئەم ئامێرە زیرەکانیان هەریەکە و بە دیوەک لە دیوەکانە بێتە خاوەنی میدیای خۆی بێتە خاوەنی ڕۆژنامەی خۆی بێتە قەڵ ینی ئەتوانێت بە قەڵەمی خۆی ئەوەی کە لە لای خۆی ینی مەبەستە بەیانی کات
گەشەی تەکنەلۆجیا کاریگەری لە سەر زۆر سێکتەر و بواری ژیان ئەکات یەکێ لەو سێکتەرانەی کە زۆر کاریگەری لەسەرەکە کاری ڕۆژنامەگەریە چکە ڕۆژنامەگەری وابەستەیەکی زۆر هەیە لەگەڵ تەکنەلۆجیا لەگەڵ گەشەی ئامێرەکان لەگەڵ گەشەی هەموو ئەو ئەپلیکیشن و فۆرمە نوێیانەی کێتە ئەو بوارانەی کە ئەڕەخسێ بۆ ئەوەی زانیاری تیا بڵاو بکرێتەوە بۆ نمونە ئێمە پێش هاتنی ئینتەرنێت چەند ئامێرێکمان هەبوو کە ڕۆژنام زانیاری و معریفەی بڵاوە کردەوە بەڵام بە هاتنی ئینتەرنێت ئەو هەموو سۆشیال میدیا و فۆرم و پلاتفۆرم و ئەوانە دروست بووە کە هەمووی شوێنێکە تۆ ئەتوانی زانیاری و نووسرا و بینرا و خوێنراوی و هەموو تیا بڵاوکەیتەوە کەواتە بواری فراوان بۆ ڕۆژنامەگەری بۆ بڵاوکردنەوەی زانیاری یەتە ئاراوە بۆیە هەموو گەشەی ئەنی هەموو قۆناغێکی گەشەی تەکنەلۆجیا بە جۆرێک لە جۆرەکان ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ کاریگەری ئەکاتە سەرکاری ڕۆژنامەگەری کاریگەری ئەکاتە سەر شێوازی کاری ڕۆژنامەنووس لە ڕووی کاری ڕۆژنامەگەریەوە کاریگەری ئەکاتە سەر شێوازی بەرهەمهێنان ناوەڕۆک شێوازی پەخش و بڵاوکردنەوە کەناڵەکانی بڵاوکردنەوە کۆنتاکتی نێوان دەستگا و زانیاری و وەرگر شێوازی وەرگرتنی وەرگر شێوازی مشارەکەی وەرگر ئەمە لە ڕوویەوە لە ڕووی ڕۆژنامەگەریەوە کاتە سەر شێوازی کارکردنی تۆ بۆ نمونە تۆ ڕۆژنامەنووسێکی جاران بە کامێرەیەک تەنها توانیوتە وێنە بگری بە کامێرەیەک توانیوتە ڤیددیۆ بگری بەڵام ئێستا بە مۆبایلەکەت زۆر ئاسانە توانی وێنە بگری ڤیددیۆ بگری جاران دەبوو بگەڕایتایەتەوە بۆ ستۆدیۆ بە میکسەرێک یا بە ئامێرێکی مۆنتاجکردن مۆنتاجت ئێستا لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە ڕاستەوە خۆتوانی زانیاریەکەواتە و پرۆسەی کۆکردنەوە و مۆنتاجکردن و پەخشکردن تەنها لە مۆبایلەکەی دەستەوە بکەیت شێوازی ئەم شێوازی کارکردان لەبەرەوە لە زۆر ڕووەوە گەشەی تەکنەلۆجیا کاریگەری ئەکاتە سەر شێواز و فۆرم و ئەدا و بەرهەمهێنانی کاری ڕۆژنامەکە تا و شوێنەی کە ئێمە بینیمانەوە تا ڕادەیەک سەرڕایەوەی کە تەکنەلۆژیەکی ئەوەیە بەڵام بەدیوێکە بە کۆمیدیش هاتە بەرچاو کە بینیمانەوە ئافرەتێکی شۆخشنگ پێشکەشکارە و پێشکەشکارێکی زۆر پرۆفشناڵ ئەو بواری زیرەکی دەستکرد ئەو بواری زیرەکی دەستکردیش زۆرتر بابەتەکەی گۆڕانکاری تێدا دەکات وای لێ دێت ئێمە لەمە بەدووە مرۆڤە بێتە دوو مرۆڤ ئەکرێت تۆ مرۆڤە واقعی و حەقیقەکەبی و ئەکرێ مرۆڤە زیرەکی دەستکردەکەش بی ئەکرێ بێژەرێکی واقعی بی ئەکرێ بێژەرێکی زیرەکی دەستکردبی ئەکرێ ئەندازیارێکی واقعی بی ئەکرێ ئەندازیارێکی زیرەکی دەستکردیش بی ئامێری بی ئەکرێ کرێکارێکی کۆی ڕۆڵەکان مرۆڤی و حەقیقی بی ئەکرێ ئامێرێکی بەرهەمهێنرا و کرێکارێکی بەرهەمهێنراوی ئامێریش بی ئەمانە حەبەتمەند زیرەکی دەستکرد ژینگەی کاری ڕۆژنامەنووسی بە بڕوای من و ئەو خوێندنەوەم کە ئێستا هەمە بۆ زیرەکی دەستکرد و ئیشیتیا ئەکەم لە بوارەکانەوە کتێبێکیشم دەرچووە کتێبێکی تریشم بەڕێوەیە دەرەچێ لەم ڕۆژانە کۆی سێکتەرەکانی ژیان کاریگەری لەسەر دروستەکە زیرەکی دەستکرد وە تەنانەت لەسەر مرۆڤەکانی ژیانێترە مرۆڤێترە دکتۆرێترە ئەندازیارێترە ڕۆژنامەنووسێکی ترە کاری ڕۆژنامەنووسیش زۆر گۆڕانی تا شوێنی کە بەبێت تۆ ناوەڕۆک بەرهەم دێت بەبێت تۆ پەخشەکرێت بەبێت تۆ دەخوێنرێتەوە ببێت تۆ بەرهەم بەرهەمێن بەبێت تۆ بڕیارە درێ بەبێت تۆش مۆنتاجەکرێت تۆیشی چێت تا شوێنی مرۆڤەکان کە هاکێکرێن یعنی تا شوێنی کە ئێمە ڕۆژانە لە هەر ئەپلیکیشنێ بەکاربێنین ئەوە ینی تەکنۆلۆژیا وای کردووە کە ئێمە قسەکەمان لەسەرەوەی لەسەر کۆی کایەکان کاریگەری هەیە حەزەکانی ئێمە ئەخوێنێتەوە بە نمونە من دوو سێجار لەسەر بابەتێکی کۆمیدی بۆسم چوارم پێنجم جار بابەتێکی کۆمیدیم بوو یعنی کەواتە مرۆڤ هاکەبڵ نەبوو تا زیرەکی دەستکرد هات تا ئینتەرنێت و شاشەی مۆبایل و ئەوانە هات ئێستا مرۆڤ هاکە بڵەواتە زۆر ئاسان هاکەکرێت بۆیە مرۆڤە بێ لەمەوە لە ئەنتیهاک و ئەنتیڤایرۆس بەکاربێنێ بۆ ئەوەی هاک نەکرێت کە ناشتوانین ئەوە بکەین و هاکیش کراوین زۆر با ئاسانی ناخمان جاران مرۆڤ تەنها لە ڕووی واجیهەی خۆیەوە خوێندنەوەی بۆ ئەکرا من کە قسەم لەگەڵ تۆوە کرد بە ئاماژەکانی دەموچاوت ئەمزانی تووڕێیت بێتاقەتیانە ئێستا ئەوەی زیرەکی دەستکرد و شاشەی مۆبایلەکە چۆن ئەڵێ تۆماری
ئاماژەکانی دەموچاوت و زمانی زارێک جەستەت و هەست و هەڵچوونت و پێکەنینت و دڵخۆشیت و واتە ناخی مرۆڤ هاکراوە کە ناخی مرۆڤیش هاکرا ئیتر ئەو ناخەت کە هاکرا زۆر ئاسان کەسێکی وەکو خۆت و وەکو تۆ ئەتوانن بەرام بێنن کە پێویستیان بە تۆ نەبێت. ئەو بابەتێکی تەبەن ئەو بابەتێکی زۆر خۆڵ و سەرێشایی و لە دەرفەتی خەماویشە کە پرتەکە دەرکرد حتمەن سەوباسی لێ ئەکەن هەر بۆیە دکتۆرە قسەوباز لەسەرەوە ئەکرێت کە کاتە ڕۆژنامەنووس دەستگیر ئەکرێت خێرا تۆمەتی خراپ بەکارهێنانی مۆبایل لێخرێتەوە. ئەوە یەک شت هەیە ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە یاسای ژمارە 35مان هەیە کە ئەمە وا دەرکراوە تەواوی ڕێکارەکانی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووس لە دادگاکان لەناو ئەم یاسا دیاری کراوە بۆیە هەمیشە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئیشەکەین لەسەر ئەوەی کار بە یاسای ژمارە 35 بکرێت لەگەڵ ئەوەشا کۆمەڵە یاسای تر هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێری ئەلەکترۆنی یاسای زۆر جار یاسای سزادانی عێراقی و ئەوانش دێننە ئاراوە هەندێک لە ئەو خراپ بەکارهێنانی ئامێری ئەلەکترۆنی دیوێکی کۆمەڵایەتی ئەوە زۆر جار تێکەڵێک دروستەکرێت بۆ نمونە تۆ بابەتێک لە فەیسبوک بڵاوەکەیتەوە بابەتێکی ڕۆژنامەوانیت لە فەیسبوک بڵاوەکەیتەوە لێرە مەزاجی دادگاکان یا دادگاکان دێن زۆر جار نایانەوێت کار بە یاسای ژمارە 35 بکەن ئەگەر بیانەوێ ئەیگۆڕن بۆ یاسای خراپ بەکارهێنانی ئامێری ئەلەکترۆنی ئەڵێ لە ناو مۆبایلەکە یام کەسە و شتێ بڵاو کردوێتەوە ڕاستە یاسا ڕۆژنامەگەریش ئەیگرێتەوە کامی بڵاو کردوێتەوە بەڵام یاسای خراپ بەکارهێنانیش ئەیگرێتەوە لەبەرەوە زۆر جار پەنا بۆ هەندێک لەو یاسانە ئەبرێت لەبەر هەندێک تێکەڵی و پێکەڵیە کە لەو نێواندایە وەجاری واش هەیە بە مەبەست بۆی کار بە یاسای ژمارە 35 نەکەن ئەچنە سەد ئەو یاسان وەز یاسای سزادانی عێراقیش دێنن هەندێک کات ئیشی پێەکانی بە چەند جۆرێک یاسا مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس ساکرێ بەڵام ئێمە وەکو سەندیکا داکۆکی لەسەرەوەکەین یاسای ژمارە 35 شاملە و هەموو بەندەکانی تایە بۆی دادگاکان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس بکەن بۆچی ئێمەش داکۆکی لەواکەین لەبەر ئەوەی ئازادیەکی باشتر و زیاتری هەیە بۆ کاری ڕۆژنامەگەری و پارێزراوی ڕۆژنامەنووس ئێمە بۆیە داکۆکی لەو یاسایەکەین هەر بۆیە بەبیانی گۆڕینی کەیسەکان ئەمە دکتۆرە بەجددی هەلای من سەرنجشە لەوەی کە تا ڕادەیە یاساکان لاستیکین مەتاتین یعنی ئەتوانی بە یاسای هەر بە خودی یاسا بۆ لێپێچینەوە لە کەسەوە بەشێکی ناکەونە ناو ئەو یاریکردنە یاخود ئەو ئەزانی کێشەکە چۆنە خۆی بەڕاستی بەشێکی ناڵێ هەندێک جار مەبەزدارە یاساکان لە دادگاکانەوە مامەڵی دەکەن بەڵام بەشێکیشی ئەوەیە ئێمە دادگایەکی تایبەتمان نییە بە کاری ڕۆژنامەگەری کە ئەبێ هەبێت چکە بواری ڕۆژنامەنووسی بوارێکە جیاوازە ڕۆژنامەنووس کە تاوانێکەکە بە پێی یاسا ڕۆژنامەگەری جیاوازە لەوەی کە کەسێکی تر ئەو تاوانە بکە بۆیە پێویست دادگاکان بەشێکی ئاگادارین یا مامەڵەی کاری ڕۆژنامەنووسی و کارکردن بە یاساکانی ڕۆژنامەنووسی و کەیسەکانی ڕۆژنامەنووسی تایبەتمەندی خۆی هەیە هەندێک لە دادگاکان بۆ نمونە ئێستا من چەند جارێکو خەبیر داخڵەکرێم هاوڕێکانم لە زانکۆ پسپۆڕەکان وەکو خەبیر داخڵەکرێن بۆ لەبەرەوەی دادوەرەکە یا دادگاکە زانیاری کەمترە بە کاریانی ئەو کەیسانی ڕۆژنامەنووسی مامەڵەیەکی تایبەتیانەوێت کە پێویستیان بە خەبیر ئەبێ بۆیە ئێمە پێویستمان بە دادگایەکە ئێستا لە بەغدا دادگایەکە دادگای تایبەت بە کاری ڕۆژنامەنووسی یعنی تۆکو ڕۆژنامەنووسێکە گەر سکاڵات هەبوو کەیسدا بۆچیتە و دادگایە ئەو دادگایە شارەزای تەواوە بە ئەزمونونەکان بە یاساکانی کاری ڕۆژنامەگەری ئەگەر نا ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەیە هەر کەیسێکە چێتە هەر دادگایەک تا خەبیر داخڵەکرێ زۆر جاریا ئەچن زیاتر دادوەرەکان کار بە یاسای سزادانی عێراقیەکەن ئەوەیە کێشەکان زۆر بەڕوونی دکتۆرە ینی کە ڕۆژنامەنووسێک یا ڕۆژنامەوان ئەو پۆلە ڕۆژنامەن ئەوانە کە دەستگیرکران لە پڕێکە ینی تۆقیفکران یعنی ئێوە ئەچنە ناو سەرڕای پیشەکەیان و چۆن هەسەنگانەکەن بۆی کە بەفعلی لە کاری ڕۆژناوانی بەشدار بوون بنمونە من ینی ئەو دوو کەسەی کە لە نزیکەوە هاوڕێ من کە تۆقیفکران بە معنە ڕۆژنامەنووسن یعنی بۆیە ئێوە بەتەواوی بە پراکتیکی ئەچنە داکۆکیکردن بە پراکتیکی بەڵێ ڕۆژنامەنووسە ئێمە داکۆکی لەکەین ئەڵێن وەک ڕۆژنامەنووس
بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵا بکە نەک بە یاسایەکی تر و مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکە لە دادگاکانە تەبلیغی بکە ئاگاداری بکە سندیکای لێ ئاگادار بکەرەوە باش شتەکە ڕوون بێ بۆ جەمە چونکە پەردەپۆشی زۆر ئەکرێ مەزاجی و مەماتەڵە زۆر ئەکرێ زۆر جار بە کەیسی ڕۆژنامەنووسەوە ئێمە بۆ نمونە پێشێرکاریەکان تۆمارەکەین لە راپۆرتەکان لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر شوێن هەیە زۆر ناوچە هەیە یان لەق هەیە لەقەی سندیکا پێشێرکاریەکان ناداتە دەست ئێمە داخۆکیشی لێ بکەین خۆیان بە جۆرێ لە جۆرەکان بە دوایە ئاچنیا پەردەپۆشیەکەن یا چیلەکەن داتاکان نانێرن بۆ ئێمە ئەمە زوڵمی گەورەیەکە لە ڕۆژنامە نووسیەکرێت لانی کەم کە پێشێرکاریەکی بەرامبەر کراوە ئەوەندە مافی بدەرێ با ناوی لە راپۆرتەکە هەبێ ئەم کەسە کە پێشێرکاری بەرامبەر کراوە ناکرێت تۆ بچی بڵێ حەلم کردو و پەردەپۆشم کردو و سەرینم کردو بۆ شێوازە بۆیە ئێمە بەڕاستی ینی کێشەکەمان ئەوەیە ئەم مامەڵە ناتەندروستانە لەگەڵ ڕۆژنامە نووس بکرێ کە لە هەر شوێنێک بێت ئێمەوە کولیژنەی داکۆکی ئەەکەین یاسایەکی جوان لە هەرێمی کوردستانە بەرهەم هاتووە کە هەم ئازادیەکی جوانی دروست کردووە هەم مافی ڕۆژنامە نووس و ئەرکی و ماف و ئەرک و کەرامەتی ڕۆژنامە نووسی تیا پارێزراوە بۆ کار بەم یاسایانە نەکرێ و ئەشکرێ ناڵێم ناکرێ یعنی ئێمە نابێ بە مطلقی قسە بکەیت نابێ بە مطلقی قسە بکەین زۆر دادگا هاوکارە لەگەڵ سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان کاریژە کات بە یاساکە تەنسیقی باشیش لەگەڵ یەک تێگەیشتنی باشیش هەیە لەگەڵیان لەگەڵ بەڵام هەندێک جار لە دادگاکانە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسەکرێ کە ئێمە لێڕازینی میزاجی شوێن و کەس و دەسەڵاتێکی ئەوە زۆر جار زەڵم نەشارەزایی دادگاکان بە کاری ڕۆژنامە نووسی ناڵم دادوەرێک شارەزانیە بە یاساکە بەڵام تا هەندێک خصوصیت و تایبەتمەندی هەیە بۆ ڕۆژنامە نووس دادگایەکی تەواو پسپۆڕی تایبەتیەوێ بۆ مامەڵە لەگەڵکردنی کۆی ئەوانەی کە دکتۆری ئەوە کۆی کە ینی تا ڕادێ منەی بینمەوە زۆر بە جددی و سەرسەختانە داکوکی لە ڕۆژنامە نووسانەکەن سەرڕایەوە کە خۆتان کەوتنتە ناو فەراقێکی یاساییەوە ینی لە چەند مانگی ئایندە کۆنگرە ئەبەستن وابزانم فەراغ یاسایی یا کارەکانی ئەو ئەکەوێتە ژێر پرسیارۆ ئەگەر لە فەراغێکی یاسایی یابن کە کۆنگرە ئەبێ ببەرسن نەتان بەستووە وەکو سندیکا ئەمە چەندین جارە ئامادەکاری کراوە بۆ کۆنگرە بەڵام خۆتە زانی سندیکایەکە بە تەوافقی هەموو حیزبەکان دروست بوو بۆ مشارەکەی هەموو حیزبەکان دروست بوو بۆیە لە ڕاستە سندیکایەکی پیشەی و حکوومەتی هەرێم ئەو مافی پیاوە پیشەیانە و سەر بە خۆیانە ئیش بکە بەڵام تا ئێستا لایەزال تەوافق حیزبەکانی تێدایە و کۆنگرەکانیش پێویستی بۆ تەوافق حیزبی هەیە من لێراوەکو لیژنەدا قسە ناکەم وەکو پارتی قسە بکەم پارتی دیموکراتی کوردستان چەندین جارە داوای کردووە کە کۆنگرە بکرێت و ئامادەیشی هەیە بۆ کۆنگرە بکات هیچ مشکلەی لەگەڵەوانێ وەستافی سندیکاش ئامادەیان کردووە چەندین جارە چەند ساڵێک پێش ئێستا کۆنفرانسکرا بۆی کۆنگرە بکرێت ئیتر لەمپەرەکان زۆرن لەوە سەکاتی نییە دکتۆر ئێوە بە تایبەتی لە بابەتی شێوانی کەسی دەستگیرکردنی ئەم ڕۆژنامە نووسانە لە شوێنانی ترەوە بە شێوەیەکی تر لە سنتەر و لە میترۆ لەوانە بەیان نامی تر دەرەکرێت تا ڕادێ شێوانی کەیسەکان بۆ دروست نابێت یاخود ئەو شەرعەتی کە لە لای ئێوە وەکو سندیکا تا ڕادێ ئەوە نایەنە ناو کەیسەکانەوە شێواندن بۆ کاری ڕۆژ سندیکا دروستکە بابەتەکەوەیە کەیسی ڕۆژنامە نووسی ئەوەی کەوا ئەکات زۆر ئەم وەک چۆنەڵی هەرایی لەسەر دروست بێ دوو بابەت هەیە بابەتێکی ئێمە حکومدانی پێشوەختەکەین چ کەناڵی ڕاگەیاندن چه هەندێک لە ڕێکخراوە سنتەرەکان قەزاوت ئێمە وەکو سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان زۆر جار پێمانەڵێن ئێوە درەنگێک گەرمە بندێنە سەرخەت ئێمە بەرپرسیارانە مامەڵاکردن مؤسسەیەکی فەرمیە ئێمە بەرپرسیارین لەوەی بڵین ئەم کەیسە چۆنە بۆیە دانیشین لێ وردەبینەوە جارێک تۆزەکە بێ بەرچاومان ڕوون بێتەوە ناکرێت لە عینی دەقا ڕۆژنامە نووسێک دەستگیر ئەکرێ ئێمە بینە سەرخەت بڵێن لەسەر ئەوە بوو لەسەر ئەوە بوو لەسەر ئەوە بۆ حکم بین حکومدان نابێت نە لە لای ڕێکخراو بێ نە لە لای هیچ کەناڵێکی ڕاگەیاندن بێ سندیکا ئێمە چۆن مامەڵاکەین لیژنەیەکین کەیسەکە کە دێت لە ناو لیژنەکە دانی ئەم لیژنەیە قانونیشمان لەگەڵە دانیشین تەحلیلی بۆەکەین و بە دوواداچوونەکەین پەیوەندی بە ئاساییشەوەکەین بە دەستگای کەناڵەکەەوە ئێمە قسە لەگەڵ دەستگاکەشەکەین ئەڵێن ڕۆژنامە نووسێکی ئێوە گیراوە ئاوا ئەوترێ لەسەر ئەمە گیراوە ئێوە خۆتان ئەڵێن چی
و ئێمە دێن هەموو ئەم زانیاریانە کۆ ئەەکەینەوە لە یەکی ئەدەین چکەمە دەرزگایەکی بەرپرسین ناکرێ ئێمە بۆ فەوزا و بۆ هەرانانەوە و بۆ خۆ بەڕقەمکردن و بۆ قەزیە دروستکردن و بۆ خۆ عالم هێنانە سەرخەت شت قەزیە بڵاوکەینەوە ڕۆژنامە نووس بن بەسەر کۆی ئێمە دەبێت شتەکان بە ئەمانەتەوە بە پیشەییەوە بە بەرپرسیارەتی و مامەڵی لەگەڵا بکەین تا ئێستش سیرکە ئێمە کە ئەو ڕۆژنامە نووسانە ژوا دەستگیر کراون سێری بەیاننامەکەی ئێمەت کردو نەوتومانە لەسەر چی کراوە نەوتومانە لەسەر چی نەکراوە ئەڵێن دەستگیر کراون تکامانەیە ڕوونکردنەوەمان بدەنێ ئەمە ئیشێکە نامەوێ بەڵام سنتەرێک لەولا ڕێکخراوێک لەولا دروست بووە کە بۆ کاری ڕۆژنامە نووسی بەحسا بۆ داکۆکی لە ڕۆژنامە نووسێ لە دقەی یەکەمە حکمدانێکە کات و فۆزایەک لە ناو کەناڵەکانە دروستەکە ئەمە لەسەر ئەوە بوو ئەو لەسەر ئەوە بوو ئەمە ئیشی کاری پیشەییکردن و بەرپرسیارەتی و ئەمانە دنیە ئەوە بەرپرسیارەتی و پیشەی و ئەمانەتە کە سندیکای کەچکە سندیکا خۆی بە بەرپرسیارە زانێ لە ناو هەرێمی کوردستانیشە تاکە ئۆرگانێک کە بە فەرمی ڕێگەی پێدراوە قسە لەسەر ڕۆژنامە نووس و کەیسەکانی ڕۆژنامە نووس و داکۆکی لە ڕۆژنامە نووسان کە سندیکایە لە ناو ئەوە شالیژنەیەکە بەمەرج دکتۆرە ئەمەم لا گرنگە بەمەرجە سندیکا نوێنەری کۆی لایەنە حزبەکانی تایە و بە یاساکەش و لە پەرلەمان یاساکە یاساکە لە پەرلەمان دەرچووە و کۆی پەرلەمانتار دەنگیان پێداوە و نوێنەری لایەنەکانیشی لەگەڵە و هەر لیژنەی داکۆکی کە ئەو سەڵاحیەتەمان پێدراوە بەسەر بەخۆی ئیشەکەین کە نوێنەری لایەنەکانیشمان لەگەڵایە بە هەمومانەوە بڕیان لەسەر کەیسێکە دەین بۆیە ئەموەکووتم تاکە دەستگایەکی فەرمیە کە ڕێگەی پێدراوە ڕێکخراوێک لە بۆ خۆی دروست بووە من واخوازم سەدان ڕێکخراو دروست بێ بۆ داکۆکی نەک لە ڕۆژنامە نووس لە چین و توێژەکانش بەڵام داکۆکیەکی بەرپرسیارانە و ئەمانەتانە و بە دیقەت و بە زانیاریەوە بابەتەکان بڵاو بکرێتەوە بۆی زوڵم لە ڕۆژنامە نووسەکە نەکرێت کاتی ڕۆژنامە نووسێک دەستگیر ئەکرێ یا پێشێلکارێکی بەرامبەر ئەکرێ هەر شوێنێ بۆ خۆی بە ئاراستەیە قسەی لەسەر بکە نە ئەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ شوێنی فەرمی کە سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستانە و ڕێکخراوێکیشی تۆ ئەتەوێ بۆ خۆت بەیاننامەیە دەرکەی یا هەر شتێک دەرکەی ئەو سەڵاحیەتە خۆت بۆ خۆتت دروست کردو فەرمی وەکو ئەوەی مۆڵەتت هەیە و ڕێکخراوی نەک وەکو ئەوەی لە وڵاتە ڕێگە پێدراوی تۆ بە ناوی ڕۆژنامە نووسانەوە قسە بکەی بەڵام بە ئەمانەتەوە قسەکە بکە حکم مەدە ئێمە لەم وڵاتە حکمی پێشوەخت کوشتوینی سەبق کوشتوینی کەناڵەکان بۆ سەبقی سەحەفی ڕێکخراوەکانیش بۆ خۆبردنە پێشەوە پێش هەموو شتێ حکم لەسەر بابەتەکە دەن کە ئێمە وەکو سندیکا کە مافیشمانە قسە بکەین لەسەر کەیسەکان ئێمە ئەو حکومە نادەین هەتا دادگایەک لایە بە تایبەتی هەر کەیسێ چووە ناو دادگا سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان قسەی لەسەر ناکە چونکە شت چووە دادگا لای دادوەرە ئەبێ چاوەڕێبی دادوەرەوە بڕیاری قەزیەکە بدات نەک من لێرەوە وەکو سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستانیش بم ئێمە بەیاننامەکان هەموو بەیاننامەکان کە دەریەکەین تا ئێستا نەمانوتووە حکومێکمان نەداوە کێ لەسەر چی گیراوە ئەڵێن دەستگیر کراون لە بەرواری ئەوەنە دەستگیر کراوە لە فلانە شوێن دەستگیر کراوە ئەمە ناوی ڕۆژنامە نووسەکەیە لەلایەن فلانە شوێنەوە دەستگیر کراوە بە پێی یاساکە بە پێی یاسای ڕۆژنامەگەری ئەم شێوازە دەستگیرکردنە بەو شێوە نەئەبوو بکرایە ئێمە ئیدانەیەکەین داوای ئازادکردنیەکەین داواکەین یاسایی مامەڵی لەگەڵا بکەن ئەمە بەرپرسیارانە مامەڵەکردنە لەگەڵ کەیسی ڕۆژنامە نووسی نەک من لە یەکەم چرکەسا تا بڵێم لەسەر ئەوە گیراوە لەسەر ئەوە نەگیراوە لەسەر ئەوە بۆ ئەمە زوڵمێکیشە لە ڕۆژنامە نووسەکەیکی داروایە تەشیری پێکرێ کە چونکە من کاتێک کە تۆ دەستگیرەکرێ من یەم حکومە دەم لەسەر شتێ دەستگیرکراوی ئەگەر دواتر وانە بوو تۆ مافتە سکاڵە لەسەر من تۆمارکەی بڵێ بۆ منت کرد بە دیعایە من لەسەر ئەوە گیراوم کە من لە کاتێکا لەسەرەوە ئەمە وای کردووە کاریگەریەکی سلبی لەسەر کەیسەکانی ڕۆژنامە نووسی لە ماریەمە دروستە بێ ئەگینا باوەڕتان هەبێ سندیکا ئەوە بەوە نیە من خۆم لە ناو سندیکەم لا یەزال تا ئێستش کە وەکچۆنەڵێ ماوەی قانونیەکەی بەسەر چووە بەجددی ئیش بۆ ڕۆژنامە نووسەکە یاسای باشیشمانەیە ئازادیەکی باشش بەڵام بەداخەوە نە ئەتوانین سوود لەو ئازادیە جوانە وەربگرین بۆ بەرەو پێشبردننی کاری ڕۆژنامە نووسی لەلایەن دەستگاکانەوە بەستمە ناتوانین سوودی لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە وەنا ڕۆژنامە نووسانیشمان بەڕاستی بەشێکی زۆریان بە ئاگانین لەو یاسا جوانی کە بۆیان دەرچووە وی بە تەندروستی مامەڵە بکەن
بۆی بە تەندروستیش تعاملیانە سڕای ئەوەی کە من زۆر تاکیدم لەسەرەوە کردەوە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان شەرعیە، ینی نوێنەری کۆی لایەنەکانە سەرڕای بە یاسایی سەرڕای شەرعی بوونی. دکتۆر وەکو دواپرسیار توانوتان لۆدێک فشارێک دروستکەن بۆی کە پێشێلی کاری ڕۆژنامەوە ینی مافی ڕۆژنامەنووسان بەدەست بێنن لە سندیکاوە. من تا ڕادێ ینی خۆشحاڵم بە بوونتان کە بەو شێوەیە کە هەمیشە لە سەرخەتن بۆ دیفاعکردن لە ڕۆژنامەنووسان. من زۆر جارە ئێمە هێشتا بەشێک لەو پرسیارانەی کە لە من نەکرێت لە دەستگاکان لە شوێنانە خەڵک هێشتا تێگەیشتنێکمان نییە بۆ کاری ئەرکی سندیکایی و نەقابی. نەقابە ئیشی نە ئیجرائیە تەنفیزیە نە عقابیە. ئیشی سندیکا داکۆکیە. من داکۆکیەکەم ئیتر داکۆکیەکەم گوێ لێ گیریانە گرنگ منەوەی داکۆکی خۆمەکەم وەک شاری ژەکەم و بە دوواداچوونی ژەکەم. ئێمە بۆ کەسێکی ڕۆژنامەنووسی کە پێشەلکاری بەرامبەرێک یا دەستگیرەکرێ بەیان نامە دەرەکەین پەیوەندی و کۆنتاکت لەگەڵ ئەو لایەنە ئەکەین کە دەستگیری کردووە، کۆنتاکت لەگەڵ دادگاکەکەین کتابی بۆ ئەکەین کە بە یاسا مامەڵی لەگەڵا بکرێ. ئەگەر ڕۆژنامەنووسەکەش توانای نەبوو پارێزەر بگرێ پارێزەرێکی لەسەر ئەرک و کولفەی سندیکا بۆ ئەگری. ئێمە هەموو ئەم داکۆکیانە ئەوە ناریشی نەقابەیە. ئیتر نەقابە لە هەموو دنیا لە هەموو جیهانە بۆ ئەوە نەبووە لەسەر هەموو کەیسێک ڕاکەینە سەر جادە و عەلەم هەڵکەین. بەڵام نەقاباتی جیهانش لە بۆنە لە مناسەباتە ئەکرێ ڕێپێوانەی کێبێ بێ، بەڵام ناکرێ ئێمە لەسەر هەر ئەوەی کامێرەیەکیان لە ڕۆژنامەنووسێ سندیکا بێتە دەرەوە لافیتە هەڵکە. بەڵام سندیکا ئیشی لائحە کە تۆ بووی بە موئەسسەسەیەکی فەرمی فەرقی موئەسسەسەی فەرمی ڕێگە پێدرا و جیا لە ڕێک خراپ لەگەڵەوە فەرقەکە چییە؟ ئێمە بە لائحە ئیشەکەین، لائحەی ڕێگە پێدرا و یاسای نەقابات لە پەرلەمانە سەوتی دەنگی لەسەردراوە. ئێمە بەپی ئەم لائحەیە ئەمانە ئیشمانە. ئیتر ڕێکخراوێک ئەتوانێ بۆ خۆی دروست بووە خۆی لائحەی بۆ خۆی داناوە و دێت چۆن ئاکتەکە ئەوەش شتی خۆیەتی. بەڵام ئێمە موئەسسەسەیەکی فەرمی سەر بە پەرلەمان یاسای بۆ دەرکردوین بە پێی لائحە ئەم 4-5 جنگاوە ئیشمانە وە کوردویشمانە. من تەحەداکەم کە زۆر کە زەڵێ یاسای ژمارە 35 پێ ناکەوت سندیکایش ئەوەندەی خۆم 4 ساڵە ئەو بۆ 5 ساڵە چل ناو سندیکا لە لیژنی داکۆکی. ئەگەر کار بە یاسای ژمارە 35 نەکرایە لەم هەرێمە وەزعی ڕۆژنامەنووس زۆر خراپە بوو. ئەگەر نەقابە و سندیکا لەسەر خەت نەبووینایە ڕێژەی پێشێلکاریەکان بەو شێوە نابوو کە ئێستا هەیە زیاترە بوولەوە لەبەرەوەی نەقابەیەکی ئەکتیڤ و چالاکەیە دیفاعەکات و لەبەرەوەی یاسایەک بۆ ئابڕووی هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە حتمان ینی ڕنگدانەوەیەکی باشیە بێت یا باش. ئێمە لە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی ئەندامین وەک نەقابە ئەندامین وەک لیژنەی جێندەری کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 2 مەقعدرا. ئەنی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبی فیدراسیۆن لیژنەی ژنانی کە ئەکتیڤترین لیژنەیەتی لەسەر ئاستی عالەم 2 مەقعدیدا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کوردستان. بۆ لەبەرەوەی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی کوردستان بەردەوام لەسەر خەتە لەگەڵ نەقابەی ئێمە هەموو کۆنگرەکانمان کە لە هەولێر کردومانە ئەمین عامی فیدراسیۆن خۆی هاتوۆتە هەولێر و سەردانی کەناڵەکانی ڕاگەیاندنی کردووە ڕاپۆرتەکانی سندیکا بینێ ئیشەکانی سندیکا بینێ. ئەمە یەکەم ینی معتەبەرترین ڕێکخراو لە جیهانە بۆ کاری ڕۆژنامەنووسی فیدراسیۆنە کە 150 وڵات ئەندامن تێیدا و بە تەنها نەقابە فەرمیەکانی ژوەرەگرێ. بۆیە کاری ئازادی ڕۆژنامەگەری لەم هەرێمە ئەستێرەیەکی گەشی جوانە ئەبێ ئێمە دڵمان خۆش بێ و دەستی پێوە بگرین ئەم ئازادیە بەرهەمهاتوو دەستی پێوە بگرین ئەم یاسانە بەرهەمهاتوو دەستی پێوە بگرین و یاسای فراوانتریش بەرهەم بێنین. ئەم سندیکایش کە هەیە ئاوا داکۆکی ئەکا لە ڕۆژنامەنووس ئەبێ احترامی بگرین و تەقدیری بکەین. ئێمە سندیکا وەکو ڕێکخراوێکی سەربەخۆ کە بۆ خۆی دروست بووە ناڵێ مۆڵەتی نییە بەڵام خۆی دروست بووە فەرمی و ڕێگە پێدراونی لە حکوومەتەوە کە ئەو بچێ بەنای ڕۆژنامە فەرقی ئەمە ئەوان هەیە. ئێمە بە لائحە بە پیشەیی بە پرۆفیشناڵی کاری خۆمان جێبەجێکرد. دنیا سپاس بۆ دکتۆرە نەزاکەت حسێن وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر بەخێراتی. سپاس.
خۆشەویستان و ئازانێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.